سڵاوتان لێبێ ئەزیزانم بمبورن ئەمماوەیە بەهۆی هەندێک کاڵەی تەکنیکی لە یوتیوبەکەمان نەمانەتوانی لایف بکەینەوە الحەمدولیلا ئێستاوە هاتینەوە خزمەتتان ئینشاءڵڵا هەمووتان سەربەرز و سەرفراز و سەرکەوتۆ بن طبعاً ئێستا کاتی گواستنەوە دابەزینە ئەو کەسانەی کە گواستنەوەکەن چەند ڕێنماییەکەی و لە ڤیددیۆی تایبەتە باسمان کردووە و بۆ دابەزینیش بە هەمان شێوە سڵاو لە بەڕێستان خوێندن لە پۆلی 12 بەخێربێن طبعاً ڕێنماییەکان دیارە ئەو کەسانی کە معدەلان لە سەروی هەفتایە ئەگەر هەفتا بەسەرەوە نەبوو کۆمەڵێک ڕێکاری دیکە هەیە کە پێشتر باسمان کردووە وەکوتم بە کۆی گشتیەکەی ئینشاءڵڵا هەموو لایەکتان سەربەرز و سەرفرازە بن هەر پرسیارێکتان لەو بارانەوە هەبوو ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین ئەمەوێ دەست بە وەڵامی پرسیارەکان بکەم عایشە سالم مەڵێ سڵاو لە بەڕێزت دەست خۆش بێ خوێندن لە پۆلی 12 ئێوە ئەزیزن ئێچەڵە سڵاو بەس وەکو وتمان تەنها ئاگاداری ئەوە بن تخوا پرسیاری دووبارە مەنێڕنەوە چونکە بەڕاستی پرسیارمان زۆر لە دەست ئەڕوات لەبەرەوە ئەگەر بکرێت پرسیارەکان دووبارە نەبێت 5 نمرەدا دەبەزێت نەوەڵڵی 5 نمرە گەلێ زۆرە HL ئەوە حاڵەتێکە یعنی دەگمەن ڕوو بدات 5 دەرەجە لە چاوپارەکۆدا بەزێت ئەو پەڕی دەرەجەیەک دوان ئەگەر ئەوی شتا خولی دووەم نەکراوە لە خولی یەکەمای ئێمە بەپێ خولی یەکەماڵین 1 بۆ 3 دەرەجە لەوانەیە کەمتریش ببێتەوە بەڕاستی بە ئەکیدی دوای خولی دووەمیش مونلاین ئەیکەنەوە ئەوە لەوانەیە هەر ئەوەندانێک کە ڤیددیۆکان مانوە لە ئامادەکارین و ئینشاڵڵا بەش بە بەش لە باڵێن زانکۆکانی هەرێماکەدایانین لەوانەیە لەیەکینەوە بەدواوە بەردەوام ڕۆژانە ئینشاڵڵا هەوڵەدەین لایفمان هەبێ بە پشتیوانی خی گەورە ئەگەر ڤیددیۆکانمان تەواو ببێت پۆک با دیارە نامەکەی ڕەش کردەوە سڵاو بێ زەحمەتنەوە لەچ بەشێک وەردەگیرێ لە هەولێر بەڕێزم نەوەت لە شیکاری نەخۆشیەکان بە پارالێل بایلۆزی پزیشکی بایلۆجی ڤێرتەرنەری لە هەندەسەی شارستانی لە هەندەسەی کارەبا و پترۆکیمیا و ئەو بابەتانە تەنها تەدارسازی و پرۆگرامسازی نەبێ ئیتر پیاوەرە خوارەوە بەو شکڵا ئەمەلی وەرگرتنی هەیە ئینشاءڵڵا بەڵێ سارە بارزانی سڵاو معدەلی 87 چ بەشێک باشە بۆ کچ وەڵاهی بەڕێزەکەم چارەسەری سروشتی یەکێک لەو بەشانی زۆر ئیسفادەی لێ ئەەکەی بەشی IT ئەگەر حەزت لەگەڵیا هەبێت بەشێکی زۆر باشە زائیدەن ئەگەر با بڵێن تەمان مەبەستمان علوم ئایتیە پرۆگرامسازی وەرد ناگرێت نە پرۆگرامسازی زۆر باش بوو لا غیری ئەوانش با بڵێن ئەگەر مەحەدش باش تا حوت و ئەوانە دەرمانسازی یان پەرستاری ئەوە خراپ نییە ڤیددیۆ ئینشاءڵڵا ئەوکوتمان ئەو بەشانە ئەمەلی هەیە حەمەکەلاری ئەڵێ مامۆستای بەڕێز بۆ ڕەنجەوادەوە دیارە داواکاری هەیە لەولاوە ئەبێت جێبەجێ بکەین باشە سڵاو مامۆستای ئەزیز سڵاو لە بەڕێستان کاکە حەمە هەر سەلامەت بن هێرین خان ئەڵێ کەی فۆرم پڕەکرێتەوە تەقریبەن لە 10 مانجینەوە بەدواوە ئینشاءڵڵا سەرەتاکانی دەرەکەوێ محەممەد ڕۆژبایانی سڵاو لە مامۆستای خۆشەویست ئێوەن ئەزیزن بەڵێن عزیز ئەڵێ سڵاو مامۆستا پەرستاری ڕاپەڕی 91 ئەگەری هەیە ئەگەر هەڵەنەم پرستاری 92 وەرگرتۆ لەوێنانە ئەمە لێکی نزیکە ینی ئەگەر ئینشاءڵڵا ئەمەل هەیە کەمێک دەرەجەدا بەزێ بۆیە بە پشتیوانی خی گەورە ئینشاءڵڵا ئەمەلێک ئەبێت بە پشتیوانی خوا ACER ئەڵێ کاک سرود من لە هەولێرم و حەزم لە مەعهەد سەیدەلیەیە دەتوانم مەعهەد سەیدەلیە لە شارێکی تر بخوێنم بۆ نمونە دهۆک ئەتوانی بەڵام بە پارالێل یان بە ئێواران
بە زانکۆڵین ناتوانیت. ئایا ئەم ساڵە لە دهۆک توپسەیدەلا 93 وەرەگرێت؟ ئەمەلێکی کەمانی ڕاستە پزیشکی گشتی ئەگەر بیبینین هەنی دەرمانسازی بۆ خۆی لە دهۆک 94 وەرگرتووە وەڵی خۆ ئەمەلی شەیە بۆ 93 بەڵام تۆزێ یعنی دڵنیانین 100% چۆناڵی ئەمەلی هەیە بەڵام ئەمەلەکە بەو شوێنچکە بەڕاستی ئەو قسمانە زۆر بە کەمیدا ئەبەزن. بەڵێ ئاریاد ئەڵێ ئاریاد جەی سڵاو مامۆستا کریدیت لۆ ئاداب ئینگلیزی چۆنە؟ 20 دەرەجە ئینگلیزی 5 دەرەجە کوردی 5 دەرەجە عەرەبیە 170 لەسەر پۆلی 12 ڕێنوار ڕانیە ئەڵێ هەفتاوەیە کامە بەژوەریەگرێت وەڵاهی ئەگەر لە سنووری سلێمانیە بێت توبەکان کەمتر لە دەرەوە دەوروبەر پەرستاری و شیکاری و ئەوانە بە ئێواران احتیمالی هەیە ئایتیەکان ئەگەری زۆرە لە مەعهەد ئەویش بە پارالێل زیاتر بەڵام لە دوکان و لە دەربەنی خان و لە ئەو دەوروبەرانە زیاتر بە زانکۆڵین ئەمەلی هەیە. ئەوستا سروود بە زەحمەت مەعهەد ئایتی لە هەولێر هەیە نەخێر ئایتیمان لە هەولێر نییە مەعهەد آیسیتیمان هەیە کاتە تەکنەلۆژیای زانیاری و گەیاندن لە کۆلێژی تەکنەلۆژی 2 ساڵ و 4 ساڵە 2 ساڵە خوێنیت ئەگەر دەرەجەت باش بێت 2 ساڵی دیکە خوێنی بۆ دەبێت بە کۆلێژ لە هەولێر ئەومان جوابدایەوە داوامان کرد کە پرسیاری دووبارە نەبێ بەداخەوە ئەداگیان دیارە پرسیارەکەی سڕیوەتەوە ئەڵێ سڵاو بێ زەحمەت معادلی 63.2 زانکۆی سلێمانی ئەو بەشانە چین کە وەریەگرێت. بەڕێزەکەم بە حکمی ئەوەی سیستمەکە قانونەکەی وایە ڕێنمایەکان وان ئەڵێ لە 65 کەمتر لە 65 کەمتر ناتوانێت بە زانکۆڵین کۆلێژ پڕ بکاتەوە لەبەری بەڕێز 63 پۆی ئەوەندانت هەیە ئەوە لەبەر ئەو حاڵەتە تەنها بە پارالێل و ئێوارە ناتوانانی لە کۆلێژەکان پڕ بکەیتەوە. باشە بەڕێزەکەم تەنها لە با بڵێن پارالێل و ئێواران و بەشیش زۆرە با بڵێن لە وەکو ئەگەر تەماشای بکەین لە پەروەردەی بنەڕەت زمانی کوردی لە سلێمانی لە زمانی عەرەبی لە گەرمیان لە ڕاپەڕین لە هەڵەبجە لەوانە هەمووی ئەتوانیت با بڵێن زمانی ئینگلیزی لە پەروەردە لە منتقەی سلێمانی ئەمەلی کەمە بەو دەرەجەیە زیاتر ئێواران شمولیەکات لە پەروەردە لە کۆلێژی زمانی ئینگلیزی لە گەرمیان ئەگەری هەیە 62 وەرگرتووە با بڵێن لە چەرمۆ کۆلێژی زمانەوانی زارەکی با بڵێن 63.7 وەرگرتووە ئەنی ئەو دەرەجانە زیاتر ئیسفادەی لێ ئەەکەیت. HL عفوان جولیا SS ئەگەر هەیە دەرەجەیەکی معدل دابەزێت بۆ بەشی پزیشکی زانکۆکان بە تایبەتی سلێمانی وەکوتم ئەگەر سەیری دەرەجەکانی خولی یەکەم بکەین ئەمەل هەیە ئیشاڵڵا تا نزیکەی دەرەجەیەک یان پۆینت 89 دابەزێت. HL کیمیا 88 وەردەگیرە کەچی پار 80.8 وەریگرتەوە نزیکەی ڕاستە پارەکەوا بووە منش پێتەڵێم بە چاو پارەکەوە ئەگە 7 دەرەجە دابەزێ ینی بۆ حسابەی بەڕێزت بێ ئەکاتە 72 وەرەگرێشتی وا زەحمەتە ڕووبدا بەڕاستی هەنی کێشەکەی منش ئەوەیە مناڵێم ساڵی پێشووتر دەرەجە زۆر بەرز بوو ئەمجا ئەوەنە دابەزێ ئێستا لە چاو ئەو دابەزینەکە لە چاوی 2 ساڵ لەمە پێشۆ تۆ 15 دەرەجە دابەزێ قەت شتیوە زەحمەتە ڕوودانی شتەکە ئەوەیە کێشەکە منیش لەگەڵتان بۆ قسەی کە ئەوەندانە دابەزیوە. سڵاو ئوستاز دەست خۆش بۆ لایڤەکەت ئایا ڕاستە بۆ کۆلێژی یاسا ئەتوانی کوردی تەرێک بکەی شتیوانە لە ئەدەبیەکان هیچ تەرکیاتێک نەمبینیەوە و نەمبیستووە تا ئێستاکانە ینی شتیوە ڕوویدابێت. بەڵێ
سارا لە معادلی 1970 بەشێک باشە هەولێر بۆکوتم ئایتیە چارەسەری سروشتیە ڤێرتەرنەریە ئەوانە بەشی باشن لە ئەندازیارەکانیش ڕاستی پرۆگرامسازی شارستانی تۆزێ باشن ئەویش تۆزێک دەرەجیان بەرزە بەڕاستی ئەگەر بە پارالێل لەو شوێنانێ ئەو لەو پرۆگرامسازی بە پارالێلیش زەحمەتە ACR ڕەوا محەممەد ئەڵێ سلااو هەشتاسی وێژەی سلێمانی چێوەری دەگرێت بەڕێزەکەم سلێمانی هەشتاسێ ئەگەر لە کۆلێژی زمان ئینگلیزی هەشتاویەکی وەرگرتووە و لە یاساش لە سلێمانی هەشتاونە وەرگرتووە 14ش لە پارالێلەکەیەتی بەڵام لە هەڵەبجا هەشتاوێکی وەرگرتووە لە گەرمیان هەفتاونەی وەرگرتووە یاسا ئەتوان سود لەوانە بین چکە لە بەشی وێژەی زیاتر ئەو بەشانە دەرەجیان باش و ینی داواکاری لەسرە ئەگەر نە هەموو بەشەکانی دیکە کێشەی بە دروست نابێ پەیمانگەی کۆمپیوتەر هەیە لە هەولێر نمرەی چەنی پەیمانگەی کۆمپیوتەریشمانێت تەنها سیستمی زانیاری کارجێڕیمان هەیە بەشێکی نیوە ئایتیە هەم کارجێڕی و هەم ئایتیە بەیەکەوە تێکەڵن ئەوان ئەتوانێت لەوێنانە بخۆری معدەلیشی تقریبا 59 بۆ 60 وەریگرتووە لە پەیمانگەی تەکنیکی کارجێڕی هەولێر هەیە ئەگەر ئەزیێت نەبێ پرسیاری دووبارە نەنێرنەوە سوپاسدانەکەین کاک ئیسماعیل سلااو لە دکتۆری عزیز سلااو لە ئەزیزی ئێمە کاکە ئیسماعیل لە ڕانیەوە سوپاس دەستان خۆش بێ ژولیا ئەڵێ دەرمانسازی و ئەسنان بە پارالێل و زانکۆلاین زانکۆی سلێمانی پێشبینیتان چییە بەڕێزەکەم دەرمانسازی و ئەسنانیش ینی کە پێشتریش باسمان کرد دەرمانسازی لە سلێمانی کە 96.286 بە قەنەعەتی من دێتە دەوروبەری 96.1 پوینت کەم پارالێلەکەی 95.667 احتیمالەن بێتە 95 ینی تەنها پوینتەکانی لێ بکەرەوە سەبارەت بە ئەسنانیش هەمان شتیانی سلێمانی 96.857 تەوەقعەکەم بگاتە 96 یان 96.23 ئەوانە لە پارالێلەکەشی 96.333 ئەویش احتیمالی هەیە هەر پوینتەکەی بڕات زیاتر ینی تەوەقعی زیاتر ناکەم بەڕاستی بەداخەوە کەمینگسون ئەڵێ باشە گەر 100 لە خولی دووەم بێت کاریگەری ئەبێت لەسەر دەرەجە یان دابەزین و بەرزبوونەوەی بەڵێ بێگومان نەک هەر 100 هەبێ ئەگەر ڕێژەیەکی زۆر 99 ئەوانەش هەبێت تەسیراتەکە بۆ ئێمە چەند ژمارەیەکی کورسی دیاریکراومان هەیە لە بەشە پزیشکەکان 6 بەشی پزیشکیمان هەیە لە هەموو کوردستانە نزیکەی 1000 تەڵەبە باوەڕ بگرێ 1200 تەڵەبە کە ئاخر قووەتیان بێ دەی باشە ئەگەر 99 ئەوانە زۆر بێت تەوان دەرەجەدا نابەزێت چیزای ئەوەی کە 100 هەبێ و دەرەجەکان بەرزتر بێت باشە بە ڕێزەکەم ئەداجیان ئەڵێ بێ زەحمەت تەندروستی کۆمەڵە داهاتوو دەبێتە چی ئایا دەتوانین لە خوشخانە هەمان ئیشەکانی پەرستار بکات بەڕێزەکەم بەپێی یاسا وەکو پەرستار نابێت ینی بەپێ ڕێنمایی و یاساکان ناتوانێت وەکو پەرستار بێ بەڵام لە کوردستانە بەڕاستی ڕێنمایی و یاساکان جێبەجێ ناکرێت لە ئەسلی ئیشی تەندروستی کۆمەڵ ڕاستە هەندێک ئیشی پرستاری و ئەو بابەتانە فێرەکرێن بەڵام ئەسلی ئیشی ئەوان وشارکردنەوەیە سەرپەرشتیکردنی بارە لە ناکاوەکانی وەکو بڵاوبوونەوەی پەتا و ئەو بابەتانەیە ئیشان سەرپەرشتیکردنی شوێنە گشتیەکانی وەکو چێشتخانە و خواردنگە و مەساج و ساڵۆن و ینی ئەو شوێنانی کە ڕەبتی حەلاق و ئەوانەی کە ڕەبتیان بە خەڵکەوە و بە تەندروستی خەڵکەوە هەیە لە کاتی بڵاوبوونەوەی پەتا و نەخۆشیەکان ڕێنمایی پێدان ینی ئەسلی ئیشی ئەوان ئەوەیە کە دەرمان بەکار نەیات پێش ئەوەی دەرمان بەکار بێت ینی چۆنەڵی ئیشەکان ڕێنماییت بدەنێ وریات بکەنەوە زانیارت بدەنێ کە چۆن خۆت بپارێزی خۆپارێزی بی زیاتر ئیشی تەندروستی کۆمەڵ لە ئەسڵا ئەوەیانە بەڵام ئیتر ئەگەر لێرانەیەوەکو پەرستار ئیشان پێ ئەەکەنیان نایەن ئەتوانە بیکەنیان نیکەن وەکو توانین من قەناعەتم وایە بتوان هیچ کێشەیەکیان نەبێ بەڵام کێشەکە لەوە نییە بە قەناعەتی من کێشەکە لەوەیە ئەسلی ئیشی خۆیان نییە واقعەکەی خۆیان نییە بۆیە بەپی یاسا ناتوانن بەڵام وای دیکە ئەگەر وەکو پەرستارێکش ئیش بکەن ئەویان احتیمالە ئاسایی بە و کێشەیەکی وای نەبێت ژواڵێ ئەم ساڵ نزمترین دەرەجە لە بەشی یاسا کوێوەری ئەگرێ لە 75 بەرەو سەرەوە
بەڕێز دەکەم ئەو پرسیارە زۆر گشتی و تا ڕادەیەک ناواقعیە لەبەرچی بەڕێزت ئەگەر لە هەولێر بیت لە کۆیە وەرتەگری هیچ مشکلت نییە بەڵام ئەگەر لە سلێمانی بی گشتیت بۆ حسابەکە دەرەجێت بەرزە بێتەوە باشە بەڕێزەکەم ئەگەر بێت و سەیری یاسا بکەین لە سلێمانی و لەوانە بۆ نمونە ئێستا سلێمانی هەشتاونەی وەرگرتووە بەڵام بۆ خەڵکی دەرەوەی خۆی 94 وەرگرتووە لە دوهۆک یاسا 84 وەرگرتووە بەڵام بۆ خەڵکی دەرەوەی پارێزگای خۆی 90 وەرگرتووە ینی کێشەکە لەوەی ساگەر ناکەمترین دەرەجە 73.5 لە کۆیە بەڵام 1.5 وەرگرتووە بۆ خەڵکی دەرەوەی هەولێر لە سۆران 75.7 82.6 وەرگرتووە بۆ خەڵکی دەرەوەی خۆی لە ڕاپەڕین 78.8 بەڵام 84 بۆ خەڵکی دیکە وەرگرتووە لە گەرمیان 79 بۆ خەڵکی دەرەوەی خۆی 86 وەرگرتووە ینی کێشەکە لەوێ دروستە بێت بۆیە تکایە کاتێککە پرسیارەکەن ینی بڵێن خەڵکی شوێن یا بەلایانی کەمەوە بڵێت چۆنەڵیت شوێنەکە دیاریکەن ئەگەر گشتی بێت یان بۆ نمونە بڵێ لە من لە فلانە شاردانیشم ئەگەر گشتیش بێت کێشەم نییە ئەم پرسیارەکە با بەو شێوازە بێت ئەوەنە بە فراوانی و بە عامی نەکرێ بەڕاستی بێ زەحمەت کەس توانێت پەڵب بکات بە ناو کەسێکی ترەوە ینی کۆدی لابێت بەڵێ بێگومانێت کە کۆدت لابوو داخڵبووی هەموو ئیشێکی پێکرێت کۆد لای هەر کەسێکە بوو بەڕێزەکەم دڵنیا بە لەوەی ئەگەر مەبەستی بێ هەموو شتێکی پێکە وەکو خۆت چونکە تۆ کۆدت تەسلیمی کردووە بۆیە دای من وشێ تێپەڕ و بەکارهێنەر ئەگەر بەکارهێنەرشتاندا تێپەڕ مەدەن بە هیچ کەسێک ینی مانای چییە وشەی نهێنی ئەگەر وشەی نهێنیە بۆ لە لای خەڵکە لەبەرەوە ئاگادار بنەوە حاڵەتانە بەڕاستی کێشە هەیە نامیلکە ئەڵێ من نفوسم کەرکووکە ئایا ئەتوانم تەقدیم کەم بەڕێزەکەم مەسلەی تەقدیمکردن تۆ لەکوێ پۆلی 12 تەواو کردووە ئەگەر لە سنووری هەرێمی کوردستانە تەواوت کردو بە زانکۆڵین هیچ کێشەیەکرد نییە ئەگەر لە سنووری کەرکووکە پۆلی 12 تەواو کردووە ئەوە فۆرم هەیە کە ساڵانە تەقدیمەکرێ ئەدرێت بە تەڵەبە لە نووسنگی وەزارەتی خوێندنی باڵا لە کەرکووک لە نزیک فلکی ئیخوانە لەو دەوروبەرەوەیە لەوێنانە فۆرم تەوزیعەکەن ئەتوانی بە فۆرم تەقدیم بکەیت و لێرەشەوە ئەوانەی گویان لێمە بەڕاستی حاڵەتێکەیە بۆ ئەو بەڕێزانەی کە کۆدیان نییە و خەڵکی کەرکووکن تەقدیمی هەولێر و سلێمانی و دهۆیان کردو ئەنەیە نەقلیاتە نازول بکەن پێویستە سەردانی شوێنەکەی خۆیان بکەن زانکۆکەی خۆیان کۆلێژەکەی خۆیان بەشی تۆمار لەوێ کۆدێکیان بۆ دروستەکەن کە ئەتوان ئەوان ژۆک و تەڵەبەی کوردستان بە داخلی سیستم ببن و گواستنەوە دابەزین بکەن پەیمانگەی کۆمپیوتەر هێلاولێر نمرەی چەنی ئەوێ وەک وتمان تەنها سیستمی زانیاری کارجێڕیمان هەیە نزیکەی 60 ئەوێ ئەگەر ICTش وەکو کۆمپیوتەر حسابی بۆ بکەین نزیکەی 74 لەو دەورانەی وەرگرتووە ژولێوا بزانم 11 بەش کراوەتە ئەم ساڵ ئەمە کاریگەری زۆری هەیە بۆ دەرەز دابەزین بەڵێ بێگومان هەرچەنێ ینی قسم زیاتر بکرێت بەڵام قسمەکان کاریگەر بن بۆ نمونە ئەوەی من بیستمەوەکو هەواڵ فەرمینە لە زانکۆی سەلاحەدین قەرارە توبعان بکرێتەوە قەرارە سەیدەلە بکرێتەوە ئەگەر ئەوانە بکرێتەوە تەسیراتی لەسەر دەرەجە دابەزین زۆر زۆرە لەبەرچی چووکە تەڵەبەیەکی زیاتر وەرەگرێت بەلای کە 100 تەڵەبەیەک وەرەگرێت کەواتە تەسیری لە دەرەجە کرد یان ئەڵەن مایکرۆبایۆلۆجی پزیشکی لە سۆران ئەکرێتەوە یان پرۆگرام سازی لە ڕانیە ئەکرێتەوە لە ڕاپەڕین ئەمانە هەمووی تەسیراتی ئەوە هیچ شکو گومانێکی تیانە باشە بەڕێزم ئەوانەمان وەڵام داوەتەوە ئەندازیاری سیستمی زانیاری پێشبینیت چییە لە سیستمی زانیاری یا کۆلێژی تەکنیکی ئەندازیاری سیستمی زانیاری بەشێکە بەشێکی زۆر زۆر باشە ئیسفادەشی زۆر لێ ئەکرێت معدلی 88.7 تقریبن لەوانەیە بێتە 7 و ئەوانە یان 6 پوین شتێک نزیکەی دەرەجەیەک بۆ 2 دەرەجە ئەمەلی دابەزین هەیە ئەگەر بە پێی داواکاریەکان تەسیرات هەبێ خەڵات سەردار ئەڵێ 63 بۆ وێژەیی لە چ بەشێک وەردەگیرێ لە سەلاحەدین بەڕێزەکەم 63 لە وێژەیی لە زانکۆی سەلاحەدین تەنها بە پارالێل و ئێواران ئەتوانی داوام بکەیت بەشەکانیش ئەوانەی کە ئەتوانی سوودی لێ ببینیت لە بەڕێوەبردن و ئابووری تەنها کارجێڕی کار نەبێت 64.3 وەرگرتووە
باقیەکەی دیکەی ئامارە ئابوووریە کاریۆ ڕێکخراوی گەشتیاریە زانستی دارایی و بانکە ژمێریاریە ئەوانە ئەتوانی بە پارالێل سوودیان لێ ببینی لە کۆلێژی ئاداب هەموو بەشەکان شمولێکە هیچ مشکلەیەشی نییە لە کۆلێژی زمان تەنها زمانی ئینگلیزی و تەکنیکی وەرجێڕان نەبێ ئەوانەی دیکە هەمووی وەرێگرێت مشکلەی نییە لە پەروەەردە زمانی ئینگلیزی و بایۆلۆجی نەبێت ئەوانەی دیکە هەمووی تقریبان شمولێکات و لە پەروەردەی شەقڵاوە تەنها ئینگلیزی نەبێت ئەوان دیکە هەمووی شمولێکات زانستە ئیسلامیەکان هەمووی شمولێکات پەروەردەی بنەڕەتی زمانی ئینگلیزی و زانستی کۆمەڵایەتی لێ دەرکا باقیەکەی دیکەی تقریبان هەمووی وەرێگرێت لە کۆلێژی یاسا با بڵێن پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیبلۆماسی سیستەمە سیاسیەکان و سیاسەتی گشتی لەوانە ئەتوانێت ئیسفادە بکات ئەوانە وەڵاممان داوەتەوە بەداخەومانە هەمووی دووبارەن کاکە حەمەی کەلاری دیارە پرسیارەکە ڕەش کردوتەوە حەمە عەزیز ئەڵێ سڵاو مامۆستا پەرستاری زانکۆ ڕاپەڕینەوەچێک ئەگەری هەیە ئەمساڵ وەکو وتمان ئەگەرێکی کەمی هەیە ئینشاءڵڵا ئەوانە هەمووی دووبارەیە کە ڕەوەز میرانی ئەڵێ پەیمانگەی پەرستاری لە هەولێر بە پارالێل چەندی دەوێت پەیمانگەی پەرستاری لە هەولێر 81.429 وەرگرتەوە بە زانکۆڵاین و 78.974 بە پارالێل و ئێوارانیش 77.429 وەرگرتووە ژیر ئەڵێ مامۆستا ئەگەر پارالێلی توبعام پڕکەمەوە پارەکەی هەر 5 ساڵەکە هەر 6 ساڵەکەی 5 ملیۆن و نیوە نەخێر 6 ملیۆن و 600,000 توان لەبێ 12 ملیۆنە لاشکاندنی بۆ کراوە 6 ملیۆن و 600,000 بەڵێ هەر ساڵێکی ئەبێ 6 ملیۆن و 600,000 دینار بدەی ئەوانە وەڵاممان داوەتەوە ئەداگیان هەمیشە سەرکەوتوی مامۆستا بەڕێز دەستان خۆش بێ گەورەی خۆتانە ئەمە لە خزمەتان ئەوەنە زانیاری هەمان بێ ئیشەڵا ئەیگەێنین زانیار جەلیل ئەڵەیە کاک ئاسۆ دەرەجەی 10 و 11 چۆن وەرگرینەوە سڵاو لێ بێ کاکە زانیار ئەمە سروود خورشیدین لە کەناڵی ئاسۆی زانکۆوە و سەبارەت بە دەرەجەی 10 و 11 ئەوە سیستەم بۆت حیسابەکات ئەگەر کۆنمرەت بەرزکاتەوە ڕاستەخۆ بۆت حیسابەکە ئەگەر بەرزیشی نکاتەوە ڕاستەخۆ لێ یەگەڕێت و ئەگەر بشتەوە خۆت ئەوەی بکەی بزانە بە کریدیت چەندت هەیە لەسەردا بۆ نمونە چەندت هەبوو بۆ نمونە لە پۆلی 10 هەشتت هەیە لە پۆلی 11 نۆت هەیە ئەکاتە 17 پۆلی 12 جارانی 0.8 بکات واتە لەسەر هەشتا چەند دەرچوو کۆی کەرەوە لەگەڵ 17کەیە چەندت بۆ دەرچوو ئەوەندانەیە باشە بەڕێزەکەم کاکە ڕەوا جوابمان داوەتەوە کاکە محەممەدیش جوابمان داوەتەوە ئەوانە کاک ڕێنواردەستی خۆش بێ نامەکەی سڕیوەتەوە شادی ئەڵێ دەستان خۆش بێت بەڕێزیت خات و شادی هەر سەرکەوتوو بن ئینشاڵڵا ژوان کەمال 91 بەنجی سلێمانی وەرێگرێت نەوەڵڵا بەنجی سلێمانی زۆر زۆر دەرەجەکەی بەرزە بەداخۆیانی دەرەجەی ئەوێ ماشەڵڵا چووکە تاکە بەشە لە کوردستانە کە کۆلێژ بێت 95 وەرگرتووە ینی هەتا پارالێلەکەی 96 نەک 95 ینی پارالێلەکەی تۆزێک بەرزتریشە دانە با بڵێ 94ش بێت ئەگەر لەبەرەوە زۆر زۆر زەحمەتە بەڕاستی ئەومان جواب داوەتەوە ئەوانە هەر هەمووی جواب دراوەتەوە گوڵ ئەپرسێت معدلی 7.50 بەشی زانستی لە کۆیە چ بەشێک وەری ئەگرێت بەڕێزەکەم ئەگەر مەبەستت لە با بڵێن پەیمانگەیە پەیمانگەی کۆیە با بڵێن بەعام بەشەکانی پەرستاریەکەی هەفتا تقریبان پەرستاری لە ئێوارانەکەی وەرەگیرێت پەرستاری تەقتەق لە زانکۆڵاینی شیکاری نەخۆشیەکان لە زانکۆڵاین شیکاری نەخۆشی تەقتەق لە زانکۆڵاین ئیتر تەکنۆلۆژیای نەوت و ئافرەتان لەدایکبوون وەکو مەعهەد ئەوانە هەمووی وەرێگرێت تەنها پەرستاریەکە لە ئێواران زیاتر ئەمەلی هەیە ئەگەر وەکو زانکۆی کۆیش با بڵێن
ئەگەر باسی زانکۆ ئەەکەیت وەکو زانکۆ لە کۆلێژی پەروەەردە هەموو بەشەکان ئینگلیزی مێژ و جوغرافیا پەروەەردە زمانی عەربی زمانی کوردی ئەمەلی وەرگرتنی هەیە لە زانستە مرۆڤایەتیەکانیش تەنها قانون نەبێ ئینگلیزی و ژمێریاری و کارجیێڕی هەمووی وەرێگرێ لە زانست و تەندروستی تەنها لە باڵێن بایۆلۆژی و میدیکال مایکرۆبایۆلۆژی وەری ناگرێت بەشەکانی دیکە هەمووی وەرێگرێت سەبارەت بە ئەندازیاری و سکوڵی پزیشکیش ئەوە هیچ بەڵێ ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن هەر هەمویان کاکە ئەحمەد کەلاری لە 1950 دوێژەی بەزان کۆڵین وەردەگیرێت نەخێر بەڕێزم دەبێت معادلە لە 6 کەمتر نەبێ پێش حسابکردنی کردیت کە کردیتت بۆ حسابکرا هەرچەندە معادلەکەت لە 6 بێتە خوارەوە کێشە ناوێت بەڵام پێش ئەوەی با بڵێن زان کۆڵینت بۆ حساب بکرێ ئەفۆن کردیتت بۆ حساب بکرێ ئەو کاتە دەبێت 6 هەبێ ئەگەر کردیت حسابکرا کێشت بۆ دروست نابێ ئەوانە هەمووی دووبارن بەداخەوە ئێڤە ئەپرسێت ئەفۆن ڕێنوار ڕانی ئەڵێ لە ڕانیە وەرم دەگرێت بە هەفتەیەک بەشی کیمیا لە با بڵێن زانکۆی ڕاپەڕین 65.4 وەرگرتەوە ئینشەڵا بە هەفتاویەک بە پشتیوانی خۆی گەورە ئەمەلی زۆری وەرگرتنت هەیە ئێڤە ئەڵێ 96.7 ئەگەری هەیە لە چێ وەرگیرێ لە هەولێر 96.7 ماشەڵا دەرەجەیەکی باشە با بڵێن لە هەولێر لە ددانسازی و لە دەرمانسازی هەرچی ئەمەلی وەرگرتنت هەیە بۆ هەردووچیان بۆ توبعامیش با بڵێن لە هەولێر کەمێک لە پارالێلەکەیەوە نزیشی بەڵام بۆ عامەکە بە بەلاش کەمێک زەحمەتە ڕێیان ئەڵێ 58 زانستی چی وەری ئەگرێ لە هەولێر بەڕێزم زیاتر بۆ مەعهەدەکانە ئەوە بە پارالێل و بە ئێواران ئەتوانیت سیستمی زانیاری کارجیێڕی کار با بڵێن تەکنیکی وەرجێڕان لە بەشە ئەندازیاریەکان وەکو تەکنەلۆجیەکان زۆربیان تەنها ICT نەبێت لەوانیت کە ئەمەلی وەرگرتنی زۆرە ئەوانە هەمووی پرسیاری دووبارن زانیار جەلیل وەبزان وەڵامیمان داوەتی هەفتایە گوێژەی لە سلێمانی چی وەرێگرێ باسمان کرد کە لە سلێمانی ئەوانەی وەرێگرێت لە کارجێڕی و ئابووری تەنها کارجێڕی کار نەبێت بە زانکۆڵین و لە کۆلێژی زمان تەنها زمانی ئینگلیزی وەرجێڕان نەبێت لە کۆلێژی بازرگانیش تەنها ئایتەکەی نەبێت ئەوانی کە هەمووی وەرێگرێت و هەروەها لە زانستە ڕامیاریەکان کێشەی نییە لە زانستە مرۆڤایەتیەکان کێشەی نییە وەرەگیرە بەعام و لە پەروەردەی بنەڕەتیش تەنها زمانی ئینگلیزی لێ دەرکە ئەوانەی دیکە هەمووی ئەمەلی هەیە و لە پەروەردەش تەنها بایۆلۆجی لێ بێنە دەرەوە ئەوانە هەمووی دووبارەیە سلینا ئەڵێ سڵاو دکتۆر جیاوازی نێوان گشتی و پارێزگا چیە من لە شەقڵاوم بە پارێزگا حسابە دەستخۆش بەڕێزم پارێزگا واتە سنووری پارێزگاکە ئەگەر سنووری هەولێر حساب بکەین لە پردێ بۆ مەخمور بۆ کەڵک لەوێەوە بۆ با بڵێن ئەسوڕێتەوە هەتا ئاگاتە حاجۆمەران لە حاجۆمەرانش کە دێتەوە هەتا گاتەوە کۆیە و هەولێر ئەوە سنووری هەولێرە ینی هەمووی بە پارێزگا حسابەکرێ بەڕێزت کە لە شەقڵاوی بۆ هەولێر بە پارێزگا حسابە بێت بەڵام ئەگەر تۆ بچیت بۆ ڕانیە بچیت بۆ با بڵێن سنووری سلێمانی ئەبێتە گشتی یان بچیت بۆ ئاکرێ و بۆ سنووری دهۆک ئەبێت بە گشتی کەسێک لە دهۆک بێت لە سنووری دهۆکە چەندێک سنووری دهۆک ئەیگرێتەوە وەکو با بڵێن ئامێدیە زاخۆیە ئاکرێیە شێخانە ئەمانە هەمووی لە سنووری با بڵێن دهۆکن هیچ کێشەیەکیان نییە بۆ دهۆک بە پارێزگا حسابەکرێن بەڵام ئەگەر بێن بۆ هەولێر یان سلێمانی ئەبێ بەگشتی ئەوە جیاوازیەکەیانە بەو شێوازە
باشە بەڕێزم ئەوانە کاکە زانیار وەڵاممانداوە کاکە ڕەوای وەڵاممانداوەتەوە هەمووی ئەوانە پرسیاری دووبارەن ئێڤا وەڵاممانداوەتەوە وتمان لە دەرمانسازی و لە ئەسنان ئەمەلی هەیە بەڵام لە توبعام ئەمەلی کەمە 84 تا 85 بەشێک وەری دەگرێ لە هەولێر ئەگەری مەعهەدی سەیدەلیە هەیە بەڵێ بێگومان ئەگەری مەعهەد سەیدەلیە هەیە و علوم کۆمپیوتەر ئایتی و کۆمپیوتەرەکە هەرچی ئەمەلی هەیە ڤێرتەرنەری ئەمەلی هەیە و سەیدەلێژۆک و مەعهەد بەڵێ ئەمەلی هەیە ئینشاءڵڵا محەممەد دەپرسێت بەشی سەرکردن زانکۆکەی بەچەنەوە وەردەگیرێت بەڕێزم تەنها لە سلێمانی هەیە بۆ خەڵکی خۆی 95 وەرگرتووە و بۆ خەڵکی دەرەوەیش بڵێن بۆ پارێزگا بەشی سەرکردن واتە بێهۆشکاری 95.4 وەرگرتووە باشە بەڕێزم سلام مامۆستا پەرسیاری زانکۆ راپۆری ناوچەکەگەری هەیە ئەمساڵ وەڵاممان داوەتەوە کاکە حەمە ئازیز نرخی پارالەلی زمانی ئینگلیزی چەندە دەقیق نازانم بەڵام ئەگەر هەڵە نەبم پاش داشکاندن بۆتە 1,100,000 سلام عەلیک بەس یەک پرسیار 90.8 بە پارالێل وەردەگیرێت لە تلارسازی لە هەولێر نەخێرەوە بە پارالێلیش لە هەولێر تەلارسازی وەرناگیرێت ئەگەر لە کۆیە وەربگیرێت ئەوانە پرسیاری دووبارەن بەڕاستی ئەو پرسیارە دووبارانە هەموو پرسیارەکانی لێمان تێکەڵاو کردەوە ئەنی وەزبە دووبارە کە دێت وەزبەیەک پرسیارمان لێ ئەبا بەڕاستی دیار گەیمەر ئەڵێ مامۆستا بێ زەحمەت پرسیارێکم ئایا دەتوانین لەگەڵ کردی دەرەجەی 11 ژمارەکەی بەڵێ هیچ مشکلەیەکم نییە لەوەیان ئەتوانی حسابی بکەی بەڵام جاسم ئەڵێ 77.5 بەشێک وەری دەگرێت لە سنووری هەولێر 77.5 لە پەیمانگە پزیشکەکان تەنها دەرمانسازی نەبێت ئەو پەرستاریش بە ئێوارانەکەی زیاتر ئەمەلی وەرگرتنی هەیە باقەکەی دیکەی لە شەقڵاو لەوانە ئەمەلی زانکۆڵاینی هەموو بەشە توبیەکان هەیە و لە زمانەکان زمانی ئینگلیزی و بەشەکانی تری زمان وەرجێڕان و ئەوانە لە کولی علوم تەنها کۆمپیوتەر و باوڵێن بایۆلۆجی و کیمیانە بێدەوانی دیکە هەمووی وەرەگرێت ئەیتر بەشەکانی تریش ئەمە زانستە مرۆڤ بەڵێن کولی ئادا بە زمانە پەروەردەیە ئەوانە هەمووی ئەمەلی وەرگرتنی هەیە ئەو وەڵاممانداوە 90.8 لە هەولێر بە پارالێل تەلارسازی کەی ئەڵێت جواب بەڕاستی پرسیارەکەت ڕۆیوە ئەگەر دووبارەی نەکەیتەوە نازانم پرسیارەکەت چی بووە تەنها ئەو وشەی جواب ئەگەر لەگەڵ ئەوە پرسیارەکەت بنووسایە باشتر بتاوتەوەم جواب بدەمەوە چکە بەڕاستی پرسیارە زۆرم لێ ڕۆیی لەگەڵ نوێبوونەوەی ئەو هەموو پرسیارە دووبارەیە کاکسرود ڕاستە کوردی و عەرەبی بۆ بەشی پەرستاری ئەگەر کۆرمە لە 85 کەمتر بێت کێشە نابێت و ترک دەکرێت وەڵاهی بەڕێزەکەم یانی نازانم هەتا وەزارەتیش سەر لە خۆی دەرناکات یانی ئێمەشان شەرمەزاری تەڵەبە کردووە قانونیان ئەڵێن بەشە پزیشکەکان ئەبێت لە 85 کەمتری نەبێت بۆ تەرکردنی کوردی و عەرەبی باشە کاتێکە کوردی و عەرەبی بۆ پەرستاری تەرکەکەی دەبێت بە پزیشکی حسابی بکەیت چونکە پزیشکیە دەی باشە ئەگەر پزیشکی نییە بۆ ناوی پزیشکی لێنراوە یعنی نازانم وەزارەت بۆ خۆشی چکە بەڕاستی من نیەتم هەیە لەگە وەزارەت لەسەر ئەو بابەتە قسە بکەم و بەڕێنمایی دقیق بۆ نمونەوڵێم بەشە پزیشکیەکان ئەگەر مەبەستیان دەرمانسازی و ئەسنان و توبعامە ئەی ئەوانەی دیکە کە کوردی و عەرەبی تەرکەکرێ بۆ بە پزیشکی حسابت کردووە ینی کێشەکان ئەلەوەیە من هیوادارم کە هەشتایی نەوێت هیوادارم کە 85 نەوێت ینی تەمە ناکەم کە من غەڵەت بم لەوەی کە وتومە بەڵام کێشەکە لە چییە یعنی نازان من برادر هەیە بۆ میناردۆ بۆ حساب نەکراوە پێویستی بە
بەهشتاش نەبوو بۆ ئەوەی تەرکیکا وەکو علوم حساب کراوە لە کاتێکیشا ئەو ئەڵێ وەڵا ئەماینە با بڵێن پزیشکیە لەبەر ئەوە لەو بینیان سەرمان لێت یەک چوە بەڕاستی ئێمەش بۆیە منوتمە 5 کەمتری ناوێت لەسەر ئەساسی ئەوەی کە پزیشکیە بەڵام لەگەڵ ئەوەش هەندێک حاڵەت هەیە لە زانکۆڵاییە 80 هەبوو 80 کەمتری هەبوو توانیوەتی تەرکی بکە بۆی ئومێ دەکەین ئینشاءڵڵا تەنها سێ بەشە پزیشکەکە بگرێتەوە 85ەکە ئەوانەی دیکە نەگرێتەوە شێخە ئەڵێ سڵاو ئەگەر لە بایۆلۆجی زانکۆی کۆی یەکەم ساڵ یەکەم بووی بەرز ئەکرێتەوە بۆ پزیشکی گشتی بۆ زانکۆی کۆیە یان هەولێر یانیش ئارزومەندانەیە بەڕێزەکەم ئەبێت لە هەولێر و کۆیەیە کە هەردووشیان بەشی مایکرۆبایۆلۆجیان هەیە یان بەشی بایۆلۆجیان هەیە ئەبێت لە هەردوو لەسەر هەردوو بەشەکە یەکەم بیت واتە لەسەر هەولێر کە بایۆلۆجی هەیە و لەسەر ئەگەر هەڵەنە سۆرانیش بایۆلۆجیە ینی لەسەر ئەو سێ چوار بەشە ئەبێت تۆ یەکەم بیت ئەمجا ئەستەوە طبعاً ئەگەر نشتیتەوە ئەو حڕێتی خۆتە بەزاد گۆران ئەڵێ 80 لە دۆک چی وەری دەگرێت بەڕێزم 80 لە دۆهۆک ئەگەر هەڵەنە بم بەش ئەندازیارەکان زۆریان دەرمانسازیش بە پارالێل ئەمەلی هەیە و بە ئێوارانیش ئەمەلی هەیە لە وەکو مەعهەد لە باقیەکەی دیکەی کولی علوم و ئەوانە هەمووی تقریبا نەتوانی بە 80 تەقدیمی بکەیت تەنها لە ئەندازیارەکان دەلارسازی و ئەوانە نەبێت ئەگەرنا ئەوانەی کە زۆری بوو کۆنمرەی شەڵا وەرەگیرێت حوسێن محەممەدەمین عەبدوڵڵا سڵاو مادەرم 81 بێ کوردی و عەربی بێ کوردی و عەربی بە کوردی و عەربی ئەکاتە 76 بەڕێزم ئەگەر بۆ بەشە ئەندازیارەکان و بەشە پزیشکەکان بێ ناتوانانی تەرچیکەی بەڵام بۆ زانست بۆ هەر چوار بەشەکەی با بڵێن بەشەکانی کیمیا بایۆلۆجی لەگەڵ کۆمپیوتەر ئەتوانی تەرکی بکەی و ئەو برابەڕازش پرسیاریشی جوانی کرد ئیشاڵا بۆ بەشەکانی پەرستاری و شیکاری و ئەوانش ئەتوانی تەرکیکەی پێویستی بە 80 نابێ بەڵام ناتوانم بڵام 100% وەکو ڕێنمای ئەوەی من زانی بێتم ئەبێ لە 85 ئەوانە کەمتریان نەبێت باشە بەڕێزم بڵنجاسم ئەڵێ 77.5 ئەوە ماوەڵام دایەوە ئاریان ئیبراهیم ئەڵێ کاک سرود نمرم 87 بسمە سەرکردن باشتریان تیشک فۆرممان کەرکووکە خەڵکی چەمچەم هاڵم بەڕێزم پۆلی 12 لەکوێ تەواو کردووە ئەوە گرینگە فۆرم کێشە نییە گرینگ ئەوەیە بەڕێزت ئەگەر پۆلی 12 لە چەمچەماڵ تەواو کردووەکو خەڵکی هەرێم حسابت لەگەڵاکرێ هیچ مشکلت نابێ بەڵام ئەگەر لە کەرکووک پۆلی 12 تەواو کردبێ ئەوە دەبێت بە فۆرم تەقدیم کەیت و ئەبێتە گشتی بەڵام سەرکردن لە تیشک باشترە کامەران حەمید دەڵێ ڕاستە کوردی و عەربی بۆشی پەرستاری وەڵامماندایەوە کەی وەکوتم ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە باشترە بە ڕێزەکەم بۆی بزانین پرسیارەکەت چی بۆ تەنها نووسیتە جوابەکە ژەمە پرسیارەکان وەکوتم زۆرمان لێ ڕۆیوە لەگەڵ ئەو پرسیارە دووبارانەیە چکە هەمووی ڕفرێشە بێتە لەگەڵ ڕفرێشە وەزبێ پرسیاری زۆرمان لە دەسەچێ بەڕاستی هەرێم هێرش ئەڵێ ئەندازیاری پیشەسازی چ کارێک دەکا وەڵاهی لەسەر ئەندازیاری پیشەسازی زۆر معلوماتم نییە بەڕاستی نازانم دقیق ئیشەکەیان چییە ئەو معلوماتی دقیقشم لەسەر نیە حەز ناکەم لە خۆمەوە هیچ بڵێم لایڤ وذ قورئان ئەڵێ کاک سرود نمرەی 80 لە ڕانیە چی بەشێک وەری دەگرێت لە بەشە پزیشکی و زانستیەکان 80 ڕێک ئەگەر لە زانکۆی ڕاپەڕین با بڵێن تەماشا بکەین لە خودی زانکۆی ڕاپەڕینە شارستانی 80.7 وەرگرتووە یعنی ئەمەلت هەیە لەوێ وەربژیری پەرستاری بەرزە زانستی تاقیقی پزیشکی بەرزە بایۆلۆژی 84 وەرگرتووە بەڵام پارالێلەکەی 78 ئیتر کیمیا و فیزیای گشتی و کردداری زمانی ئینگلیزی زمانی عەربی پەروەر ئەوان لە پەروەردەی قەڵاتزێ لە بنەڕەت ئینگلیزی کوردی باسی ساوایان زانستی کۆمپیوتەر ماتماتیک زمانی عەربی لە زانستە مرۆڤایەتەکان هەموو بەشەکانی با بڵێن بزنسە یاسایە مێژووە فەلسەفەیە جوغرافیایە زانستە ئەندازیارەکانیش هەر هەمووی تەنها پەرستاری و علوم بایۆلۆجی و ئەوانە نەبێ ئەگەر ئەوان کە هەمووی ئینشاءڵڵا شمولتەکە
ئەندازاری میکانی ئەمساڵ چەند وەری دەگرێت پارێکە هەفتاهشت و ئەوانە بووە هەر لە دۆر و بەرانە تقریبن لەوانەیە بێتە هەفتاحوت بێتە هەفتانۆ بۆ بەشانە ئەوەی کاکە حوسێنمان جواب داوەتەوە و کاکارمان جوابمان داوەتەوە پێوەست ئەندازاری میکانیکەوە وەستە جوابمان دایەوە دیارگەیمەر وەڵامیمان دایەوە 84-85ەکەی ACR کاکە ئاریان ئیبراهیم وەڵاممان داوەتەوە باشە ئەومان جوابداتەوە بەڵام جاسمە کەی جواب مامۆستا لە نێوان پەیمانگەی پەرستاری و پەیمانگەی شیکاری نەخۆشی کامی باشترە بەڕێز دەکەم زۆرجار ئەو قسەیەمان کردووە لە بینی پەرستاری و شیکاری لە هەندێک شوێنە شیکاری باشترە لە هەندێک شوێنە پەرستاری باشترە بەڵام ئەگەر کوی گشتی لێک دەینەوە لەبێ لە خەستخانەیەکە ئەگەر 20 پەرستاریان بێ دوو شیکاریان هەیە لەبەرەوە هەری کار تۆزێک لە پەرستاری باشترە ئەین لە پەرستاریە هەلی کار تۆزێک زیاترە وەک لە شیکاری باشە بەڕێزەکەم کاکە دیار و کاکارمەند لای وەت قورئانەوانە هەموویمان بەڵام داوەتەوە ئەوانەمان جواب داوەتەوە مامۆستا هەم پرسیارێکمان ئایا دەتوانی لەگەڵ ئەوەمان جواب داوەتەوە ئێستا بزانێ سەر هەموو پرسیارەکان دووبارەیە لە یەک توپڕێکە ئەڕوات وەڵامی کۆمەڵی پرسیاری زۆرمان لێ ئەڕوات کاکە ئاریان ئەوانەمان جواب داوەتەوە کاکە بەڵام سای دەڵێ لە بەشی زانستی 92 هەیە چی بەشێک دێتەوە بەڕێزەکەم ئەگەر لە هەولێر بیت پەرستاری لە پارالێلەکەی شیکاری کیمیای کلینیکی ژیانی بایۆلۆجی پزیشکی ڤێرتەرنەری شارستانی لە کۆیە تەلارسازی ئەوانە ئەمەلت هەیە ئەگەر لە سلێمانیش بیت شیکاری و با بڵێن تەلارسازی و ئەو بابەتانە ئەمەلت هەیە دیارگەیمەر کاکە چەتۆشمان باس کرد ئەوانە هەمووی وەڵاممان داوەتەوە نمرەی 80 لە ڕانیە وەڵاممان داوەتەوە سڵاو مامۆستا 68 لە بەشی شیکاری لە سنووری هەولێر تاقتاق وەری دەگرێ و ئەمەلی چەندە بەڕێزم لە تەقتەق و لە کۆیە و ئەوانە ئەمەلی هەیە ئینشاڵڵا ئەتوانم بڵێم 170 بۆ 80 هەیە بە پشتیوانی خۆی گەورە ئەتوانین ئینشاڵڵا سوودی لێ ببینیت ئەوانە هەمووی وەڵاممان داوەتەوە ئاوێستا حەیدەری ئەڵێ نەوەت زانستی چ بەشێک وەری دەگرێ هەولێر نەوات لە پارالێلی شیکاری کۆلێژەوە حساب بکە بایۆلۆجی پزیشکی شارستانی ڤێرتەرنەری با بڵێن هەموو بەشەکانی تری هەندەسا غەیری تەلارسازی و پرۆگرامسازی نەبێ ئەنی لە علوم تقریبان هەموو بەشەکانی وەریەگرێت لەوانە ئەتوانی ئیسفادە بکەی لە هەولێر ئەوانە هەموویمان وەڵام داوەتەوە بەشی زمانی ئینگلیزی چەندی دەوێ بەڕێزم لە 62 لە گەرمیانەوە دەست پێ بکە هەتا گاتە 82 لە سلێمانی و ئەوانە ئەڕوات کۆلێژی زمان لە نێوان پەیمانگەی پەرستاری ئەوە وەڵاممان داوەتەوە ئەوانە هەمووی وەڵام دراوەتەوە مەشەمە داوامان کرد پرسیاری دووبارە نەیە کەچی ماشەڵڵا هەموو پرسیارەکانمان بوو بە دووبارە وەڵا هەمووی دووبارەیەمانە کوڕە شێخانی سڵاو 96 لە دەرمانسازی وەردەگرێت لە هەولێرم دەچمە دەرەوەش بەڕێزەکەم دەرمانسازی وەکوتمان باسی دەرەوە مەکە چونکە لە دەرەوە دەرەجەکان بەرزە بێتەوە یعنی تۆ ئەگە دەرمانسازی حساب بکەین 96 لە هەولێر 96.077 ئەمەلی زۆرە
لە سلێمانی 96.2 بەڵام بۆ گشتەکان هەمووی بەرزترێسە لە دۆک 94 گرتەوە بەڵام گشتەکەی 96 ینی لە دۆکش ئەمەلت هەیە بۆ گشتێکی وەربگیرێت ئاشە بەڕێزم هەرێم هێرش ئەندازەی پشتا چ کارێک دەکا و کووتمان بەخوای زانیاریمان لەسەر ئەو بەشە نییە بەداخەوە ئەوانە هەمووی دووبارەیە حەمەجا بەڵێ کاکە سرود شارستانی سلێمانی بە ئەگەری ببێتە چەند لەگەڵ ڤێرتەرنەری ئەندازیاری شارستانی لە سلێمانی لە سلێمانی 91.6 وەرگرتووە ئەو پەڕی بێتە 90 لە بینی 90 بۆ 92 لەو دەورانەیە دەرەجەی و ڤێرتەرنەریش لە سلێمانی ئەگەر هەڵە نەبم 88.4 وەرگرتووە دەوروبەری 1970 و 1970 تاکو 1970 لەو بینانابێ ئینشاءالله ئەوانە هەمووی دووبارەیە وەڵاممان داوەتەوە ئەوانە دووبارەن ئەوانە هەمووی دووبارەیە لەداخەوە پرسیارەکانمان هەمووی دووبارە نەوانە گشتیمان وەڵام داوەتەوە تا ئێرە هەموویمان وەڵام داوەتەوە کاکە محەممەد دەجابدەوە کۆی پەیمانگەی پەرستاری بۆ گشتی گەری چەندی هەیە بۆ ئەم ساڵ پار چەندی وەرگرتووە خۆم خەڵکی دۆهۆکەم بەڕێزەکەم ئەگەر بتوێ بیتە کۆیە تەنها بە پارالێل و ئێواران ئەتوانی بیت و کۆیە پارالێل گشتەکەی هەشتای وەرگرتووە پەرستاری بۆ گشتەکەی هەشتای وەرگرتووە پارالێلەکەی و ئێوارانەکەشی 78.0 وەرگرتووە و لە تاق پەرستارەکەی بۆ گشتی پارالێل 74.286 و گشتەکەی بۆ ئێواران 77.429 ئەچڵێ پارەسوری سلێمان ڕاگەیانە 60 وەریگرتووە ئەگەر هەیە ئەمساڵ وەرژێ بۆ نمرەیە بۆ کەسێک کە هەر لە سنووری سلێمان بڵێ ئینشاءالله هەر ئەو دەورانەیە خۆی ئەو قسمانە داواکاری کەمە لەسەری بەو شێوازە نییە بۆیە تەوەقعی مانەوەی دەرەجەکە لە ئاستی خۆی و کەمێک دابەزینی شەکەین ئینشاءالله ئەوانە عومار باشووری ئەڵێ مەحەسەدە لە بەرز دەکرێتەوە نەزم مەوەست دەرەجەیە یاوەتانی بەرزکردنەوەی بۆ کۆلێژ ئەگەر بەرزکردنەوەی بۆ کۆلێژ بەڵێ دەبێت لە هەردوو ساڵەکەی یەکەم بیت لەسەر ئاستی پارێزگا بۆی بۆستە کولی سەیدەلە ئەگەر دووەم بی ئەستەوە علوم کیمیا ئەگەر سێمیش بی ئەستەوە عەفوەن شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی پۆلیتەکنیک سعید ئەڵێ لە زانستی 92 هەیە چی دێتەوە بەڕێزەکە مەگەر لە سنووری هەولێرا بیت لە پارالێلی پەرستاری و حسابکە شیکاریە بایۆلۆجی پزیشکیە بایۆلۆجیە کیمیایە ئەندازیاری شارستانیە لە کۆیە ئەندازیاری پرۆگرام سازیە ئەگە لە سنووری سلێمانیش بیت لە شیکاری نەخۆشی و ئەوانە دیتە خوارە و پەرستاری ئەوانە زیاتر لە با بڵێن ڕاپەڕین و ئەوانە وەرتەگرێنێک لە خودی سلێمانیە ئەوانەمان هەمووی جوابداوەتەوە کوڕە شێخانی ئەڵێ سڵاو 95 تا 96 ئەمەری دەرمانسازی هەیە لە هەولێرم 96 بەڵێ بەڵام 95 کەمێک ئەمەلی کەمترا
هۆش پرسیارێکی نوێ ئەڵێ مامۆستا دەتوانیت سکۆلەرشیپ وەربگری گەر لە کۆلێژی تەکنیکی سۆران ژمێری یاری؟ بەڕێزم کۆلێژی تەکنیکی سۆران کۆلێژ نییە پەیمانگەیە 2 ساڵەیە بۆیە سکۆلەرشیپ کەمێک زەحمەتە لەوەیە. ئەوانە هەمووی دووبارەیە دووبارە بازێشیدا بەسەر پرسیارەکانە. بەو شکڵە دووبارە ڕۆیشتەوە کۆمەڵە پرسیاری زۆرمان لەدەست دەرچوو. زۆر لەو مەرجێک هەیە لە ئینگلیزی کۆیە بگوازینەوە بۆ ئینگلیزی هەولێر. بەڕێزم معدلە لەسەروی 70 بێ لە قۆناغی یەکەم، یان زەواجکردن جاچی کوڕ بێت کچ بێ ژنبێنیان شوو بکە، ئافرەت دەگە تەلاق بدرێ یا ئەگەر مناڵی ببێ ئەوانە با بڵێن بەو شێوازەیە کوڕ و کچی ئەنفال بێ یان کوڕ و کچی شەهید بێ یان دایک و باوک وەفاتکەن لە ئەسنای خوێندنە، یعنی ئەو حاڵەتانە هەیە. باشە بەڕێزم لیژنەی پزیشکی هەیە ئەو حاڵەتانەیە کە ئەتوانی بۆی بیتەوە. نامیرکاڵی ئایا پرۆگرامسازی باشتریان سڕکرد؟ وەڵاهی من پرۆگرامسازیم پێ باشترە لە سڕکردن. مامۆستا پەیمانگەی دادانسازی بە پێی ئەنجامی خولی یەک چەند وەردەگرێت بۆ ئەم ساڵ؟ بەڕێزم وەکو ددانسازی لە سنووری با بڵێن هەولێر و سلێمانی هەیە، لە سلێمانی 78.8 وەرگرتووە و یاردەدەری پزیشکی دان لە هەولێر 74.5 تقریبا هاتوتەوە. هێدی ئەڵێ ئینگلیزی بە پارالێل بۆ پارێزگای سلێمانی چەندە دەبێت ئەم ساڵ؟ بەڕێزم لە کۆلێژی زمانی ئینگلیزی بە پارالێل ساڵی پار 76.5 هاتوتەوە، زیاتر لە 75 تا 77 لەو بینانە ئەبێ دەرەجەکەی. لە هەولێر و شەقڵاوە و کۆیە. لە هەولێر زمانی ئینگلیزی 77 وەرگرتووە و لە کۆیە 66.6 وەرگرتووە و شوێنەکەی دیکە شەقڵاوەیە. لە شەقڵاوە کۆلێژی زمانی نییە پەروەردەی هەیە، پەروەردە لەوێ هەیە. ئاوێستا وەڵاممانداوەتەوە کاکە ئاریانیش لە سەمسۆمەڵ تەواوم کردو 87م هەیە. ئەسمە سڕکردن سلێمانی وەرم ئەگرێت؟ بەڵێ سڕکردن لە سلێمانی ئەگەر هەڵە نەبم 83 وەرگرتەوە، 83 تقریبا 84 وەرگرت شڵە بۆ دەرەجە وەرەگرێ و سەبارەت بە دامەزراندنیش تقریبا مرکزیە، زۆربەی قسمەکان دامەزرێت لە کەرکووکە. ماری ئەڵێ مامۆستا پەیمانگەی ددانسازی بە پێنجامی خولی یەک چەند وەردەگیری بۆ ئەم ساڵ وەڵامماندایەوە؟ چەند مەرجێک هەیە لە ئینگلیزی کۆی ئەوە من وەڵام داوەتەوە. شەپۆلەمەرە لە مامۆستا 58 بۆ گشتی بە زانکۆڵین لە هەولێر وەرەگیریان زمانی سریانی بەشێکی چۆنە خەڵک ڕووتی ئەکا؟ وەڵاهی من ناڵێم بەشێکی باشیان خراپە، ئەکەوێتە سەر ڕەغبەتی خۆت ئەو زمانە لەکوێ بەکاردێنیت، ئەتوانی ئیش بدۆزیتەوە لەو بوارەیە تا چەند سوودی لێ ئەبینیت. و 58ش زەحمەت لەبەرەوەی مەگە بە پارالێل یان حاڵەتی تایبەت بێت لەبەرەوەی تەڵەبەی کەم بێت بتوانین بە زانکۆڵین وەرگن، ئەگەر ناوەکو ڕێنمایی لەبەرەوەی لە 60 کەمترێت هەیە ناتوانانی کۆلێژ پڕ بکەیتەوە. جیاوازیان لە پەیمانگەی و کۆلێژ دەرمانسازی چیە؟ وەڵا جیاوازیەکەیان ئەرد و ئاسمانە. تۆ لە 2 ساڵە خوێنی لە پەیمانگە ناتوانانی عیادە بڵێن سەیدەلیە بۆ خۆت دابنێ و هەندێک ئیشوکار هەیە ناتوانانی بکەی، بەڵام تۆ 5 ساڵە خوێنیت ئەبێ بە دکتۆری سەیدەلانی دەرمان دروستەکەی سەیدەلی خۆت ئەبێ ئەتوانی وەلو ناقانونیە بەڵام شەهادە بکرێ ئەدرێ، ینی کۆمەڵە شتێت تۆ لە معمەلی دەرمان و ئەوانەیە زیاتر ئەتوانی ئیش بکەی، ڕاتبی باشترە، هەموو حساباتێکی جیاوازە. سانام ئەڵێ سلااو لە بەڕێزت.
سەهل و مەرجێک ئەو وەڵاممان داوەتەوە بە 7 زانستی کۆمپیوتەر وەرەگیرێت بەڕێزم لە کۆلێژی زانست کۆمپیوتەر لە بۆ خەڵکی پارێزگا با بڵێن بەزان کۆڵین لە زاخۆ لە چرمەوە لە گەرمیان لە هەڵابجاواتە خەڵکی سنووری سلێمانی یا خەڵکی سنووری دۆک ئەوانە وەرژی ئەگەر نا بە پارالێل با بڵێن دهۆک و سۆرانیشی دێتە سەر بەڵام لە زانکۆی سلاحەدین و لە زانکۆی سلێمانی ناگاتە ئەو دەرەجانە باشە ئایا پرۆگرام سازی باشتریان سەرکردن و کوتم ئەمە پرۆگرام سازیمان پێ باشترە سلااو سلێمانی زانستی ناوسێتی بە شێوەری دەگرێت لە پەرستاریەوە بەرەو خوارەوە ئەمەلی وەرگرتنی هەیە کاکە ئاریان وەڵامی پرسیارتمان داوەتەوە سەهەند حەمرین ئەڵێ ئوستاز 7.2 بەشێکی وەری دەگرێت بەڕێزم ئەگە لە سنووری سلێمانی بیت لە مەعهەدەکان ئێوارانەوە پێیادێتە خوارەوە بۆ باڵێن پەروەردەی بنەڕەت و پەروەردە و زانستە مرۆڤایەتیەکان و هەندێک بەشی علوم و ئەوانە ئەگە لە سنووری هەولێری شابیت بە هەمان شێوە بەڵام لە مەعهەدەکان ئەمەری زیاتر تێ بە زانکۆڵاین و بە پارالێل من وەڵامدایەوە مامۆستا بەشی زمانی چەند دێت لە هەولێر شەقڵاوە کۆیە ئەوشما وەڵام داوەتەوە ئەوانە دووبارە وەڵامی پرسیاری دووبارە دەستی پێ کردەوە ژیر وەڵاممان داوەتەوە نمرەی 97.3 ئەگەری توعامی چەندێکە سەر بە شاری سلێمانی ئەمەلی باشی هەیە ئینشاءڵڵا لە ڕادەی 170 بەسەرەوە باشە کاکە ئاریان وەڵاممان داوەتەوە ماریمان جواب دایەوە ئەوانە هەموو پرسیاری دووبارەن میدیا پیرۆت ئەڵێ مامۆستا ئەم ساڵ توبعامی سلێمانی چەند وەری ئەگرێ بە معدل پێم بڵێ بە معدل ئەتەوێ بەڕێزم پزیشکی گشتی سلێمانی 93.3 سیوێکی وەگرتەوە 0 سیویەک لەوانەیە هەتاکو 97.8 و 97.7 ئەوانە داببەزێت ئەوانە پرسیاری دووبارن برا تۆ نازانی کۆمنت خوێنیتەوە بە گۆترە ئەڕێیان بەڕێز خەڵکە بەچی نازانێ بە دیارتەوە دانیشتووە برا ئەزیزەکەم ئەوەی بە دیارێمەوە دانیشتووە ڕێز و حورمەتی تایبەتی هەیە لە خۆشمانەوە کۆمنت ناخوێنینەوە باشە بە ڕێزەکەم و ئێمە لە سەرەتای لایڤەکەیە داوامان کردووە کە کۆمنتی دووبارە نەیات و هەر کاتێکش کۆمنتی دووبارە زۆرە بێ لە کاتێک کە سکرۆڵەکەی نەچینە خوارەوە زیاتر لە 200 پرسیارمان لێ ئەڕوە ئەوەش نەتیجەی ئەوەیە کە پرسیاری دووبارە زۆر دێت هەر کەسێک پرسیارن ڕێزی لەسەر سەر و لەسەر چاومانە و زیاتر لە 5 زاریش بە بەڕێستم وت کە پرسیارەکەت دووبارە بکەوە لە بەرەوەی تۆ تەنها ئەنووسی جواب باشە بە ڕێزەکەم زیاتر لە 20 نامەی جوابت ناردبوو بەڵام لە هیچیانە پرسیارەکە دووبارە نەکردبووە بەڕێزت پرسیارەکە دووبارە بکردایەتەوە تاوەکو خزمەتت کەین و وەڵامت بدەینەوە وەڵامی ئەو پرسیارانە ئەدەینەوە کە ئەتوانین لەسەر شاشە بیخوێنینەوە کاتێکە لە دەستمانە ڕوا هیچ دەسەڵاتێکمان نییە ئێمە لە یەکەم لەحزەوە کە من هاوارەکەم ئەڵم پرسیاری دووبارە نەیە فیسەبیلەوەیە بەڕێزت دڵت نەشکێ باشە ئەزیزەکەم ئێستا فەرموو لە لیستێکی ئێستاکانێت تەنها پرسیارەکەی بەڕێزت دووبارە نییە هەر هەمووی دووبارەیە باشە بەڕێزم لەبەرەوە هەر پرسیارێک تێ بەسەر چاو بیکەن ئەگەر یەک جا پرسیار بکرێ و سەبر و تەحملتان هەبێ ئەتوانین خزمەتتانکەین و وەڵامی هەموو پرسیارەکانیشتان بدەینەوە ئوستاز دەتوانین لە کولیەی شارەکانی دی خۆت بگواستەوە بۆ کولیەی سەلاحەدین ئەگەر دانیشتووی هەولێربی بۆ ڕێنمایەکان بتگرێتەوە کۆلێژەکەی کەلی ئەخوێنی لە جامعە سەلاحەدین هەبێ بەڵێ ئەتوانین هیچ مشکلەیەکت نییە بەڵێ سلێمانی زانکۆ چەند دانە هەیە یەک دانە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەیە
بەڵام لەناو زانکۆی پۆلیتەکنیکە کۆلێژی تەکنیکی و تەندروستیمان هەیە، کۆلێژی ئەندازیاریمان هەیە، کۆلێژی کارگێڕیمان هەیە و کۆلێژی ئینفۆرماتیکمان هەیە و مەعهەدی سلێمانیمان هەیە، مەعهەدی دەربەنیخانە کەلارە با بڵێن کاکاتە کۆلێژی کەلار و دەربەندیخانە وەکوتمان چەمچەماڵە هەڵەبجەیە و دوکانە، ئەوانە هەمووی سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانین. وەڵامی ئەو پرسیارانەمان داوەتەوە. ئەو پرسیارەکەی بەڕێز جارێک کە دووبارە بووە لە جاتی ئەوەی کە با بڵێن ڕەخنەکەت پرسیارەکەت بکردە، ئێستا 3 جار بوو وەڵامی پرسیارەکەی بەڕێستمان دابەوە. کۆلێژی پەروەردە بایۆلۆژی یان کۆلێژی ئینگلیزی؟ من ئینگلیزیەکەم پێ باشترە بەڕێزەکەم. شیراز قادر ئەو پرسیارەی کردووە. کاکە شەپۆل وەڵاممان داوەتەوە. ئەحمەد ئیبراهیم مەڵێ بە 7 زانستی کۆمپیوتەر وەرەگرێ، وەڵامی ئەو بەڕێزەشمان داوەتەوە. لە سەمسەماڵ ئەوە هەمووی پرسیاری دووبارەن بەداخەوە. ساوین ئارام ئەڵێ علوم بایۆلۆجی ئەمساڵ ئەگەری هەیە چەند وەرگرێ لە هەولێر؟ علوم بایۆلۆجی لە هەولێر ساڵی پار 85.9 بووە، دەێتە دەوروبەری 84.5 و هەتاکو 86 ئینشاڵڵا. یەحیا یونس ئەڵێ ئەندازیاری کیمیا و پترۆل کیمیا 86.7 بەکردیتەوە لە زانکۆی سڵاحەدین لە هەولێر وەرمەگرێ. ئەندازیاری کیمیا و پترۆکیمیا زانکۆی سڵاحەدین 86.8 وەرگرتووە. ئەگە بەڕێزت 87 بێ ئینشاڵڵا ئەمەلی وەرگرتنی هەیە. ئەوانە پرسیاری دووبارەن. هەشتاسە لە هەولێر چ بەشێکی پزیشکی باشە داهاتووی هەبێت؟ وەڵاهی ئەگەر دەرمانسازی مەعهەد بتوانیت بە پارالێل یان ئەگەر دەرەجە دابەزی بە زانکۆڵاین ئەفۆن پەرستاری و شیکاریش ئەتوانی چۆنەڵی داهاتوی خۆتی لەسەر بنیاد بنی ئینشاءڵڵا. ئەوانە پرسیاری دووبارەن. سەرسوای لە کولیە شارەکانەوە وەڵاممان داوەتەوە. ئینگلیزی بە پارالێل بۆ پارێزگای سلێمانی چەند دەبێت ئەم ساڵەکە؟ زمانی ئینگلیزی بۆ سلێمانی بە پارالێل 76.5 بووە، تۆ لە 75 تاکو 77 و 78 لەو بینە ئەگەری هەیە. کاکە یەحیا وەڵاممان جوابدایەوە. ئەوانە پرسیارەکانی ئەو بەڕێزانە هەموویمان جواب داوەتەوە. کاکە بەهزادمان جواب داوەتەوە. سۆلیۆن ڕزگار ئەڵێ بەڕای تۆ دەرەجە دادەبەزێ؟ بەڕێزەکەم دەرەجە بەپێی خولی یەکەم ئەگەری دابەزینی هەیە، نازانین خولی دووەم چۆنە، بەڵام من بۆ خۆم بەگشتی ئومێدم هەیە کە دەرەجە لە چاو پارەکەوە بە دەرەجەیەک تا 2 دەرەجە دابەزی ئینشاءڵڵا. ژیر کەمال پرسیاری پەروەردەی بنەڕەت پەروەردە و پەروەردەی بنەڕەت ئینگلیزی هەیە. لە بنەڕەت زمانی ئینگلیزی ئەگەر سڵاحەدینی بدوێت 75.0 ئەوە بۆ سلێمانیش 80 وەرگرتووە وەکو کۆلێژی پەروەردەی بنەڕەت. وەکو پەروەردە جامعەی سڵاحەدین 80.8 وەرگرتووە و لە سلێمانیش پەروەردەی بنەڕەت ئینگلیزی نییە. لە گەرمیان هەمانە 73.5 وەرگرتووە. ناودار قادرتکە مامۆستا وەڵام پەیمانگەی پەرستاری لە ئاکرێ چەند وەرەگرێ؟ پەیمانگەی پەرستاری لە ئاکرێ
پەرستاری ئاکرێ 74.837 وەرەگرێ بە ڕێزەکەم. ئینگلیزی بە پارالێل وەڵامماندایەوە بۆ کاکە هێدی. ئەوانەمانەوە بەتەرفرای ئەڵەیە کاک سەرۆجیان تکایە. جواب: مامۆساگیان فیزیای پزیشکی باشە بچین بۆی کەمێک زانیاریمان بەرێ لەسەر تکایە ئەو و ئەتوانی عەرەبی دەرەکەیت تکایە. بەڕێزم، فیزیای پزیشکی ناتوانانی عەرەبی و کوردی بۆ تەرک بکەیت. لە زانکۆی چەرمۆ هەیە و لە زانکۆی سەلاحەددین کۆلێژی زانستەیە. فیزیای پزیشکی بەشێکە لە فیزیای گشتی، ئەوەی کە من زانیاریم لەسەری هەیە و باسییان کردو و ڕێنمایەکان باسیەکات ئەبێ لە بواری تیشک و سۆنار و ئەو بابەتانەیە عیلاج طەبیعیە ئیش بکەن. بەڵام ڕاستی من نازانم ئایا 100% ئەو ئیشاکەن یان نا، ئایا ئەتوانن لە بازاڕی کارە کە یەکەم وەز بێتە خەڕوجی جامعەی سەلاحەددینمان هەیە توانیویانە ئیش بۆ خۆیان بدۆزنەوە ئەو ئیشانە بکەن. بەواقعی نەمبینیوە ئەو ئیشانە بکەن، بەڵام وەکو ڕێنمایی وەکۆی کە باسکراوە بەو شێوازەیە. لیلا ئەڵێ براگەورە 80 لە سلێمانی چی وەری ئەگرێ بۆ حکومی و ئێواران؟ بەڕێزەکەم 80 لە سلێمانیە، یعنی لە مەعهەدەکان دەرمانسازی لێ دەرکە دەرەوە، ئیتر ئەوانەی دیکە تقریبان هەمووی ئەتوانی بە هەندێکی بە زانکۆڵاین و هەندێکشی بە پارالێل ئەمەلی وەرگرتنی هەیە. لە کولی علومیش تقریبان با بڵێن ئێستا ئەگەر وەکو شیکاری حساب بکەین لە سلێمانی 84 وەرگرتووە، بەڵام لە چەمچەماڵ 80ە، لە کەلار 77ە، لە دەربەنی خان 76ە، با بڵێن ئەوانە وەکو زانکۆڵاین. 80 بە پارالێل لە سلێمانی وەرگیراوە، یعنی ئەگەر 80 پۆین شتێکە، با بڵێن پەرستاری وەکوتم بۆ شێوازەیە. شیکاری سلێمانی 82 79 بە پارالێل وەرگرتووە، یعنی لەو بدواوە لە کەلار، لە هەڵابجا، لەو شوێنانە ئەتوانیت بە شیکاریش بخوێنیت. بۆ سەبارەت بە کولی علوم با بڵێن هەر بۆ ئەو کۆنمرەیە، کولی علوم لە بایلۆجی و ئەوانە تۆزێک دوورە بۆ سلێمانی، لە کیمیا بە هەمان شێوە، بەڵام لە کۆمپیوتەر سلێمانی 80 وەرگرتەوە بۆ زانکۆڵاین، بەڵام پارالێلەکەی 75، یعنی ئەمەلی زۆرە بتانی سوودی لێ ببینی. بەشی فیزیا و ئەوانش ئەوە با بڵێن زیاتر ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت. دوای ئەوە لە پۆلیتەکنیکیشە لە پارالێلی کۆلێژی ئینفۆرماتیک ئەتوانی سوود لە کۆنمرەکەت ببینیت. ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە. کانی ئەڵێت ئایتی ئەگەری چەنددا بەزینی هەیە؟ بەڕێزەکەم بەعام هەموو کۆلێژ و پەیمانگاکان لە 1 تا 3 دەرەجە ئەمەری گۆڕانکاری هەیە، جا بە زیاد بوون بێ یەکەم بوون بێت. باشە بەڕێزم. نزیکترین پەرستاری هەولێر چەندی وەرگرتووە؟ وەکو پەیمانگا باڵێن نزمترین پەرستاری لە کۆیە تەقتەقا 69.714 بە زانکۆڵاین وەرگرتووە، 67.255 بە پارالێل وەرگرتووە و 64.8 بە ئێواران وەرگرتووە. بۆ ئەسنان کە 78 وەرگرت تقریبان تا 77.5 ئەمەلی هەیە ئەگەر باسی پەیمانگاکەی. لە کۆلێژیش 96 وەرگرتووە، تا 96 وەکو باسم کرد، ینی تا 96 ئەمەل هەیە بێتە خوارەوە. ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن. نزمترین پەرستاری هەولێر چەندی وەرگرتووە؟ ئەوانە هەمووی ماوەڵام داوەتەوە. مەلی
طبعا ماوەشمان جێ بداوەتەوە دنیا لە مەحەد ئایتی باشە بۆ هەلیکار ئایتی ئەگەر بتوانین تێدا سەرکەوتوبی یەکێکە لە بەشە باشەکان و من لە هەندێک بەشی پزیشکی پێم باشترا ئەو وەڵامی پرسیارەوە هەندەسەی کۆمپیوتەر چەندی دەوێت هەندەسەی کۆمپیوتەر بەڕێزم پرۆگرامسازی لە هەولێر 94 شتێکە لە کۆیە 92 چەند پۆینتێکە قەرار ئەمساڵ لە ڕانیە لە زانکۆی ڕاپەڕینیش بکرێتەوە تەوەقعی 91 و 92 ئەوانەی بۆ ئەکەین ئینشاڵڵا ئەوانەمان جواب داوەتەوە ئەوانە هەموویمان جواب داوەتەوە ساعتێک و 10 دقەیە لەگەڵ بەڕێستانن یەک دوو پرسیاری دیکە ئەگەر بزانین هەبێت پاشەوە ئینشاڵڵا کۆتایی بە لایڤەکە دێنین ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن کەمترین کۆنمری پەیمانگەی شیکاری لە سنووری سلێمانی چەندە؟ شیکاری لە سنووری سلێمانی لە هەڵەبجەیە 74.874 زانکۆڵاینەکەیەتی 71.143 پاڕالێلێتی و 69.390 ئێوارانەکەیەتی میا شەمسەدین نامەکەی سڕیوەتەوە ئەوانش دووبارەن کۆلێژی پەروەردە بایۆلۆژی یان ئینگلیزی ئەوە وەڵامماندایەوە وتمان ئینگلیزیەکەمان پێ باشترە نزمترین پەرستاریمان جوابدایەوە کە لە تەقتەق بوو ئەوانە هەمووی وەڵام دراوەتەوە مەحەد ئایتی باش ئینگلیزی پارە لە بەپارێزانی چەندەم ساڵ ئەوانە هەمووی وەڵام دراوەتەوە بەڵێ وەڵامی و پرسیارانەمان هەمووی داوەتەوە هەمووی دووبارەیە بەداخەوە هیوادارین ئەوە نانی بەیە کۆبووینە لەم ساعت و تقریبەن چارەکەیە توانێ بێتمان وەڵامی زۆربەی پرسیارەکان بدەینەوە گلەیەکانتان لەسەر سەر و لەسەر چاومان منجارێت کە لێرەوە ئەڵێمەوە تکایە کاتێک کە لایڤەکەینەوە پرسیاری دووبارە با نەبێت تاوەکو بتوانین زۆرترین پرسیار وەڵام بدەینەوە ئەگەر بکرێت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بە هیوای ئینشاڵڵا لە نزیکترین کاتە لە لایڤێکی نوێ بگەینەوە پێتان سەرکەوتوو بن